قژەکانی کوور کردوتەوە و بە ئەستەم دەزانیت کچە جوانی قژە درێژەکانی کردوتە قوربانی و بووەتە کوڕێکی شوانکارە. سڵاوتان لەبێت، من شاگوڵم. لێک باسی ئەمڕۆدا باسی ئەو کچەتان بۆ دەکەم کە لە پێناو باوکیدا بووەتە شوانکارە. لە نێو چیاکانی کوردستان و لەژێر چادرەی خێزانێکی کۆچەریدا کچێکی تەمەندە ساڵان خۆی وەکو کوڕ لێ کردووە و جوانی قژە درێژەکانی کردوتە قوربانی و بۆتە کوڕێکی شوانکارە. ئەمە چیرۆکی ناچاری نییە، بەڵکو چیرۆکی هەڵبژاردنێکی ئازایانەیە، چیرۆکی خۆشەویستێکی بێسنوورە کە لە دڵی کچێکی دەسەڵاندا چەکەرەی کردووە. سەما کەوک خۆی دەڵێت ناوەکەی بەمانەی ئاسمان دێت، قژی کوور کردوتەوە و جلی کوڕانەی پۆشیوە، نەک لەبەر ئەوەی لە ڕەگەزەی خۆی ناڕازیە، بەڵکو لەبەر ئەوەی دەیەوێت لەم ژیانە سەختەدا هاوشانی باوکی کار بکات و بارگرانیەکانی لەسەر کەم بکاتەوە. ئەو دەڵێت ژیان سەختە بەڵام مردن ئاسانە. ئەو ئێستا بەج لە کوڕانەکەی و قژە کورتەکەیەوە شان بەشانی باوکی بەناو لە وەرگا و دۆڵەکاندا ڕانەمەڕ دەلەوەڕێنێت. ئەو تەنها شوانی ناکات، بەڵکو پارێزگاری لە خەونەکانی خێزانەکەی دەکات. دیتی؟ خۆ ئەڕا قژت پسەرانەس باوکی پیاوێکی دنیادیدە و خاوەن ڕوخسارێکی ماندووە، بە شانازیەوە باز لە کچەکەی دەکات و دەڵێت مرۆڤە چاکەکان هەرگیز نامرن. سەماش ناوێکی وای بۆ خۆی تۆمار کردووە کە هەرگیز ناسڕێتەوە. یا خراو بکەیت ئەدانی زەندە بووت مەعلومشی خاز نییە، ناوە خازنان هەجوزم مردەیە، هیچ فایدە نییە. لە قسەکانیدا دەردەکەوێت کە ئەو کچێکی چاونەترس و خاوەن غەیرەتی پەروەردە کردووە، کچێت کە دەبێت وەک کوڕ ئازا بێت و بتوانێت بەرگری لە خۆی و خاکەکەی بکات. هەچون جێتەکان کوبانی تفەن دانەشان و در مقابل داعش و دشمن وستان بە هیوەی گەورە بوین هەوەی فەرمە در مقابل دشمن بوو. سەما بە چاوەگەشەکانیەوە و بە زەردەخەنەیەکی شیرینەوە باس لەوە دەکات کە چۆن لەبەر خاتری خێزانەکەی ئەم کارە دەکات، چونکە ئەوان تەنها یەکتریان هەیە. کاتێک هاوپۆلەکانی لێی دەپرسن چۆن بەرگەی ئەو ژیانە دەگرێت، ئەو لە وەڵامدا دەڵێت منیش دەبێت وەک دایک و باوکم کار بکەم و یارمەتیان بدەم. پەیوەندی نێوان سەما و باوکی تەنها پەیوەندیەکی ئاسایی نییە، بەڵکو هاوڕێتی و هاوبەشێتی پتەوە کە لە سەختی ژیانی شاخدا کچە بچکۆلانەکەی بڕیاری داوە هاوشانی باوکی بۆ بژێوی ژیان هەوڵ بدات.